بە ڤیدۆیەک جیهانی سەرسام کرد. ڤیدۆکە بووە هۆی ئەوەی سەدان هەلیکاری بۆ پێشنیاز بکرێت. گەنجێکی ئەفریقیە و تۆڕە کۆمەڵایەتیەکان داگیر دەکات. سحری هونەری تەردەستی خاڵی دەکاتەوە. کۆمپانیای تیکتۆک پێی سەرسامە. بەبێ سپۆنسۆرکردن لە کەمترین ماوەدا پێگەکەی لە ئینستاگرام 15 ملیۆن فۆلۆوەر تێدەپەڕێنێت. خابی لێم ئەو کوڕە گەنجەیە کە تۆڕە کۆمەڵایەتیەکانی هەژاندووە. ساڵی 2000 لێم لە باشووری ئەفریقا لەدایک بووە. خێزانەکەی لێم لەو پەڕی هەژاریدا بوون. لێم لە دوای هەوڵدانێکی زۆر توانی خۆی بگەێنێتە ئیتاڵیا. لەوێ وەک پەنابەرمایەوە و دەستی بە خوێندن کرد. ساڵی ڕابردوو ڤیدۆیەکی بێدەنگ و بێوتەی بڵاو کردەوە. ڤیدۆکە بە شێوەیەکی گاڵتە ئامێز چەند گرێکوێریەکی هونەری تەردەستی بەتاڵ دەکاتەوە. ڤیدۆکە زۆرترین بینەری دەبێت. ئەوە دەبێتە هاندەری بۆ ئەوەی کۆمەڵێک ڤیدۆی دیکە تۆمار بکات. بینەرانی بە تامەزرێوە لایک و کۆمنتی بۆ دەکەن و ڤیدۆکانی شێر دەکەن. دوای ماوەیەکی کەم لە بڵاوبوونەوەی یەکەم ڤیدۆی لێم، کۆمپانیای تیکتۆک سەرسامی خۆی بۆ ئەو ڕێژە زۆرەی سەیرکەرانی ڤیدۆکە دەردەبڕێ. ئێستا ڤیدۆکانی لێم سەرجەم تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیوە. بە جۆرێک لە ئینستاگرام بەبێ سپۆنسۆرکردن پێگەکەی 15 ملیۆن فۆلۆوەری تێپەڕاندووە. لە ئێستادا دەیان کۆمپانیای گەورە داوایان لێ کردووە و کاری ڕکلامیان بۆ بکات و چەندین پێشنیاز خراوەتە بەردەمی بۆ سەردانیکردنی وڵاتان و کارکردن. ئەمە ئەنجامی کۆڵنەدان و تێکۆشانی بەردەوامی گەنجێکی ئەفریقی بوو کە خێزانەکەی بەدەست هەژاری وا دەیناڵاند.